شیکاری پرسیارەکان پرسیاری ژمارە 28 بەراورد لە نێوان چێوەی دوو بازنە بکە. ئەگەر زانیت یان ئەگەر بزانی تیرەی بازنە یەکەم دوو ئەوەندەی تیرەی بازنەی دووەمە، وەڵامەکەشت بە نمونە ڕوون بکەوە. هەر بازنەک دەتوانی بازنەکی دروستکەی و تیرەکەی بە کەیفی خۆت هەر چ ژمارەکت بوویە بنووسی. ئەمن لێرە نووسیتم تیرەکەی 7 سانتیمەترە، هەر لەبەرەوەی ئاسانە لە کاتی دیتنەوەی چێوە کە لێکی دەم لەگەڵ 22 لەسەر 7 زۆر ئاسانە هەفتەکان لەگەڵ یەک دەڕۆن دەبیتە یەک تەنیا 22 دەمینێتەوە. کەواتە بازنە یەکەم تیرەکەی 7 چێوەکەی دەردەچی لێشی دەم لەگەڵ 22 لەسەر 7 و کردیا ئەو هەفتە لەگەڵ ئەو هەفتەی دەبیتە یەک تەنیا دەمینێتەوە 22 کەواتە چێوەکەی کردیا 22. بازنەش کە دەینم یان ئەوەیە تیرەکەی دەکەمە دوو ئەوەندە یان دەیکەمە نیو ئەوەندە، هیچ کێشە نییە. هەرچەند نووسرایە بازنە یەکەم دوو ئەوەندەبی، بەڵام ئەو کاتی ئەمن ئەو بازنەکەی کە گەورەیە ناوی لێ دەنێم بازنە یەکەم. لێرە من نیوەی هەفتی بێگومان 3.5 تیرەی بازنەی دووەم 3.5 بە بازنە یەکەم دوو ئەوەندەی بازنەی دووەمە لە تیرە. ئێستا ئەگەر چێوەی بازنەی دووەم ببینمەوە کە تیرەکە 3.5 لێش دەم لەگەڵ 22 لەسەر 7 زۆر ئاسانە 3 و 5 دیسان کورد دەکرێتەوە لەگەڵ 7 دەبیتە 0.5 0.5 لێک دەدرێ لەگەڵ 22 هەر ژمارەی سروشتی لێک درا لەگەڵ نیو چونکە 0.5 نیوە ژمارەکە دەبیتە نیو واتە 22 بووە 11. ئێستا لۆم دەرکەوت کە ئەگەر تیرەی بازنەک هەرچەند بوو تیرەی بازنەشکە دوو ئەوەندەیەوی بوو چێوەکەش دوو ئەوەندەیە چونکە 22 دوو ئەوەندە 11ەیە یان 11 نیو ئەوەندەی 22. کەوا بوو ئەگەر تیرەکە گەورەتر بوو بە 2 جار 2 هێندە چێوەکەش گەورەترە بە 2 هێندە، هەمان شتە. دێمە لای پرسیاری 29. هەڵە لەکوێیە؟ نەرمین و لاڤین هەردووچیان ویستیان چێوەی بازنەیەک بدۆزنەوە. بازنەکە نیوە تیرەکەی، لێرە زۆر گرنگە، نیوە تیرەکەی 34 ملیمەتر بوو، نەک تیرەکەی، نیوە تیرەکەی. هەر یەکەیان لە نەرمین و لاڤین لە جیاتی ڕێژەی نەگۆڕ 3.14 بەکارهێنا و وەڵامی نەسرین کردیا 213.52 ملیمەتر چێوەکە، وەڵامی لاڤینیش کردیا 106.76 ملیمەتر چێوەکە. ئایا کامیان هەڵەیان کردیا؟ هەڵەکەش چییە؟ چێوەی هەر بازنەیەک ئەگەر نیوە تیرەکە هەبوو ئەمن دەبی لە کاتی دروستکردنی چێوە ژمارە دووم لە بیر نەچی، چونکە ئەو ژمارە دووە وا دەکا نیوە تیرەکە ببیتە تیرە، کەواتە 2 جاران 34 دەبی چێوەکەی ببینمەوە لۆ ئەوەی بزانم کامەیان هەڵەیان کردیا. کە چێوەکەی دەبینینەوە چێوەکە دەردەچی 213.52 سانتیمەتر کە هەمان وەڵامی نەسرینە. لەوەی دەزانم کە نەسرین ڕاستی چاکردیا بەڵام لاڤین هەڵە، کەواتە وەڵامەکەم دەنووسم لاڤین هەڵەیە و هەڵەکەش ئەوەیە کە لە بیری چووە نیوە تیرەکە جارانی ژمارە 2 بکات ببیتە تیرە، چونکە لە ڕێسایەکەی تیرە جارانی 3.4 نیوە تیرە هەمیشە دەبی بکرێتە تیرە بەلێکدان لەگەڵ 2. پرسیاری ژمارە 30. جۆرج فێری
یەکەم چەرخەی خۆشی لە ساڵی 1893 دروست کرد. بەرزی چەرخەکە لە زەوی 2 مەتر بوو لە نزمترین خاڵ و 8 مەتر بوو لە بەرزترین ئاست. ئایا چێوەی چەرخەکە چەندە یان بخەمڵێنە؟ چێوەی چەرخەکە بخەمڵێنە. ئەگەر گریمان ئەوە چەرخەکەیە، پێویستم بە چێوەکەیە. چێوەکەم تیرەکەم نییە، چونکە ئەگەر چێوەی ببینمەوە ئەمن دەبی تیرەم هەبی، تیرەی بازنەکەم هەبی. تیرەم نییە، بەڵام لە زەوی هەتا بەرزترین خاڵ لەسەر ئەو چەرخەی هەمە ئەو دووریەم هەیە کە چەندە 8 مەترە. واتە لێرە هەتا ئێرە 8 مەترە. و هەروەها نزمترین خاڵ لە زەوی ئەویشم هەیە کە دەکاتە 2 مەتر. ئەگەر هاتوو ئەمن ئەو هێڵە سۆرە دووریەکەی یان درێژیەکەی ئەو هێڵە شینەی لێ بڕوە، دەردەچی ئەو هێڵە کەسکە کە دەکاتە تیرەی بازنەکە یان تیرەی چەرخەکە کە لێرە هەتا ئێرەیە. کاتە لە کاتی لێدەرکردنی هێڵە سۆرەکە هێڵە شینەکەی لێ بڕوە، هێڵە کەسکە کە دەردەچی کە دەکاتە تیرەی بازنەکە کە ئەمن پێویستمە لۆ دیتنەوەی چێوەی چەرخەکە. کاتە 82 لێ بڕوە، هەموو کەس دەبی بزانەی دەکاتە 78 تیرەی چەرخەکەیە. ئەو جە چێوەکەی دەینم تیرە جاران 22 دابەش 7. واتە 78 جاران 22 دابەش 7 یەکسانە بە 245 مەتر بە نزیکەی. چونکە فاریزە هەبوو، ژمارە چی دەیی بوو، بەڵام چونکە نووسرا بوو بخەمڵێنە بە نزیکەی دەتوانم بنووسم 245 مەتر ئەو هێڵە مۆرە دەوری چەرخەکە. پرسیاری سیویە کە تا ڕادەیەک ئاسان نییە. شێوەی باخچەکەی سەرجۆن وەک شێوەکەی بەرانبەرە. ئەو شێوەیە نیوە بازنەیە، واتە بازنەکی تەواو نییە. بازنەکی تەواو بە ئێرە ئەوها تەواو دەبوو، بەڵام ئەوە نیو بازنەیە. شێوەکە نیو بازنەیە. سەرجۆن ویستی چ بکە؟ ویستی تەلێکی دڕکاوی لە دەوری بەئاڵێنێ. واتە لە دەوری باخچەکەی هەمووی تێلدڕ بکات، تەلەکی دڕکاوی لە دەوری بازنەکە یان لە دەوری نیوە بازنەکە. لە لای پارچە ڕاستە هێڵەکە، واتە ئەو لایە شینە، چ دەکا؟ دەرگایەکی هێشتەوە کە پانیەکەی 2 مەتر بوو. واتە لێرە دەرگایەکی هێشتەوە، ئەوجە چ لەو لایە بی، چ لەو لایە بی، چ لە ناوەندێبی کێشە نییە، بەڵام دەرگایەکە 2 مەترە پانیەکەی. پرسیارەکە چییە؟ چەند مەتری دەوێ لە تەلی دڕکاوی چەندی پێویستە؟ واتە ئێرە چەندە، لێرە هەمووی وە لەگەڵ ئێرە چەندە بێجگە لە دەرگایەکە. لۆ ئەوەی درێژی ئەو هێڵە سۆرە کۆ ئەو هێڵە شینەی ببینمەوە، ئەمن جارێ تەنیا درێژی هێڵە سۆرەکەی دەبینمەوە کە دەکاتە چێوەی بازنە. تیرەکە 7، لێش دەم لەگەڵ 22 دابەش 7. زۆر ئاسانە، چێوەکە دەبیتە 22، چونکە 7 لەگەڵ 7 دەبیتە ژمارە 1، 22 مەتر. بەڵام ئەو 22 مەترە چێوەی هەموویتی، واتە چێوەی هەموو بازنەکە.
بەڵام ئەمن هەموم پێویست نییە، ئەمن تەنیا نیوەم پێویستە، کەواتە ئەو 22 دەینم دابەشی 2 دەکەم یەکسانە بە 11 دەردەچی مەتر ئەو هێڵە سۆرە. هێڵە شینەکەش دەبی بزانم چەندە، دەزانم چەندە 7، بەڵام چونکە لەلایەک لەلایەکان دەرگایەکی 2 مەتری هەیە، کەواتە ئەو 7ەی دەینم 2 لێ کەم دەکەمەوە دەکا 5، ئەو جا 5ەکەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 11 دەردەچی 16 مەتر تێلی پێویستە سەرجۆن پێویستی بە 16 مەتر تێلی یان تەلی دڕکاوی هەیە. دێمە لای پرسیاری 32 چێوەی لاکێشەیەک بدۆزەوە کە درێژیەکەی ئەوەندەیە پانیەکەشی ئەوەندەیە. زۆر ئاسانە، چێوەی لاکێشەواتە 2 جار درێژی کۆ 2 جار پانی، 2 جار درێژی واتە 2 جار 46 و 3 یەکسانە بە 92 و 6 و 2 جاریش پانی 2 جاران 28 و 2 کە دەکاتە 56 و 4. پاشان ئەو 2 ژمارەیە کۆ دەکرێنەوە، 2 درێژی لەگەڵ 2 پانی کۆ دەکرێنەوە یەکسانە بە 49. ئەوجە لە تەنشی دەنووسم مەتر، زۆر گرنگە، چێوەکە یەکسانە بە 49 مەتر. پرسیاری 33 ئایا ژمارە 131 خۆبەشە یان دابەشە؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک پرسیارێکی گرنگە. کو دەزانم ژمارە خۆبەشە یان دابەشە؟ دەینم ئەو ژمارانەی کە دەبی ئەگەر ژمارە خۆبەش بوو ئەوە تەنیا بەسەرە خۆی و بەسەر ژمارە 1 دابەش دەکرێت. ئەگەر هاتوو دابەش بوو ئەوە بەسەر ژمارەیەکی دیکە بێجگە لە 1 و بێجگە لە خۆی دابەش دەکرێت. کەواتە ئەمن دەست پێ دەکەم ئەو ژمارانە دەنووسم 2 3 4 5 6 7 8 9 10 بۆ وێنە. بزانم ئایا 131 بەسەرەوانە دابەش دەبی یان نا. یەکەم شت، ئایا 131 دەتوانم دابەشی کەم بەسەر 2؟ ناتوانم، چونکە خانەی یەکانی تاکە، کاتە یەکسەر دەزانم دابەش نابی بەسەر ژمارە 2 چونکە خانەی یەکانی 131 تاکە. چونکە دابەش نەبوو بەسەر 2 دابەشیش نابی بەسەر 4، دابەشیش نابی بەسەر 6، دابەشیش نابی بەسەر 8، دابەشیش نابی بەسەر 10، دابەش نابی بەسەر هیچ ژمارەیەکی جووت. ئەوە زانیم بەسەر هیچ ژمارەیەکی جووت دابەش نابی. ئێستا دێمە لای ژمارە 3. کو دەزانم 131 دابەش دەبی بەسەر 3 یان نا؟ ڕەنووسەکان کۆ دەکەمەوە، 1 کۆ 3 کۆ 1 یەکسانە بە 5. چونکە ژمارە 5 دابەش نابی بەسەر 3، 131یش دابەش نابی بەسەر 3. هەر ژمارەیەک ئەگەر دابەش نەبوو بەسەر 3 دابەشیش نابی بەسەر 9 مایە 5. هەر ژمارەیەک کە خانەی یەکانی 5 نەبوو، سفریش نەبوو، دابەش نابی بەسەر 5. کەواتە کە دابەش نەبوو بەسەر 5 دابەشیش نابی بەسەر 10، دابەش نابی بەسەر 15 هیچ ژمارەیەکی دیکە. ئێستا دەینم 7 زۆر ئاسان نییە ئەمن بزانم 131 دابەش دەبی بەسەر 7 یان نا، چونکە هیچ ڕێسا و یاسایەک نییە، تەنیا ئەوە نەبی 131 بینم بە دوور و درێژی دابەشی کەم بەسەر 7 بزانم دەکرێ یان ناکرێ بەبێ مانەوە. 13 دەینم دابەشی 7 دەکەم، 13 دابەش 7 دەکات چەند؟ دەکا 1 جاران 7 13 7 لێ بڕوە دەمینێتەوە 6. ئەو جەش یەکە کە دێتە خوارێ 61 دابەشی 7 دەکاتە 8 جاران 7 56.
و 11 شەشی لێ بڕوە 5 کەواتە ماوە دەمینێتەوە بەسەر 7یش دابەش نەبوو. ئەوجا ئێستا ڕەنگە یەکێک بزانی ئایا دابەش دەبی بەسەر 11 یان نا، بزانین دابەش دەبی یان نا. 13 دابەش 11 1 دەمینێتەوە 2، 21 دابەش 11 دەکاتە 1 کەواتە نەبوو مانەوە دەمینێتەوە 1 جاران 11 کەواتە بەسەر 11ش دابەش نەبوو، بەسەر 13ش دابەش نابی بە بێمانەوە، کەواتە ئەو ژمارەیە 100% ژمارەیەکی خۆ بەشە. دەنووسم ژمارەیەکی خۆ بەشە. پێویستە ئەمن ژمارە خۆ بەشەکان بناسم کە کامانن ئەو ژمارانە کە تەنیا بەسرە خۆیان و بەسەر ژمارە 1 دابەش دەبن. بۆ وێنە هەندێک لە ژمارە خۆ بەشەکان. دێمە لای پرسیاری 34 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. 12 2 بەسەر 3 دابەش 5 3 بەسەر 5. دەبی ئەو ژمارەی بکەمە کرد. ئەوە ژمارە چی کرددارە دەیکەمە کرد 3 جاران 12 پاشان کۆ 2 دەکاتە 38 بەسەر 3 دابەش 5 جاران 5 25 کۆ 3 28 دابەش 5 پاشان کردی یەکەم 38 بەسەر 3 وەکو خۆی بنووسمەوە، پاشان ئەو هێمای بکەمە لێکدان، ئەو کەرتەکەی دی سەرا و ژێر بکەم دەبیتە 5 بەسەر 28. ئەو جە تەمەشا دەکەم ئایا کورتکردنەوە هەیە. کورتکردنەوە هەیە لە مابەینی 38 و 28 دابەشی 2 دەکەم هەردوو لای، کە 38 دابەشی 2 دەکەم دەمینێتەوە 19 کە 28 دابەشی 2 دەکەم دەبیتە 14. ئەو جە کورتکردنەوە هیچ نەما. 19 جاران 5 95 و 3 جاران 14 42 95 دابەشی 42 دەکەم دەکا 2 تەواو دەمینێتەوە 11 دابەش 42 کەواتە ئێرە ڕاستە. پرسیاری 35 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. 4 لایەک چێوەکەی 19 و نیوە، 3 لایەکانیشی یەکیان 5 یەکیان 7 یەکیان 2 25. ئایا درێژی لای 4ەم چەندە؟ ئەو 3 لایەنە ئەمن 4 لایەکم دروست کردیە هەر بە کەیفی خۆم. لایەکی لایە سۆرەکە 7 لایە ڕەشەکە 5 هەروە بە خەمڵاندن. لایە کەسکەکە 2 25 لایە شینەکە دیار نییە. ئەو لایەنەی کە دیارن کۆیان دەکەمەوە 5 و 7 و 2 25 کە کۆیان دەکەمەوە 5 و 7 دەکات 12 لەگەڵ 2 25 دەکات 14 و 25 مەتر. ئەوجا 3 لامزانی چێوەکەی دەینم 14 و 25 لێ دەردەکەم دەردەچی چێوەکەش چەندە 19 و 5 14 و 25 لێ کەم دەکەمەوە. لێرە ناچارم سفرەکی دانێم 10 5 لێ بڕوا 5 4 2 لێ بڕوا 2 و 9 4 لێ بڕوا 5 دەکاتە لایەکەی دی 5 و 25 کەواتە 5 و 25 ئەو وەڵامە ڕاستە. شیکاری پرسیارەکان دەهێڵمەوە لۆ خوێندکاران و لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.